مورد 3 سانتیمی اشتباهات دادن. چل 3 سانتیمی. روی زیاتر مزالی اوی تدابی. داربنی قدغه بکرێتن ئەگەر بشکرێتن لە ژێڕ مایی بەڕاستی ژینگەدا بیتن لە بەرەوەی داستی ئەوە لەو هەنگاوی هەنگاوی بەهارێمانەوە بیتن گروپێکی خۆبەخشی پێک بین لە ماوەی 10 ڕۆژ بیتن لە سەرتاسەری باڵەکایەتی لێرانە بەربوو نزیکەی 5,000 داری خۆڕست بخۆتە وەک هەموو نەزانین کە دارە خۆڕستەکە لە ناوەندی کەلتوری چۆمان ئەمڕۆ بە هاوکاری ژینگە پارێزان هەستاین بە ڕواندنی هەزار بەڕوو بڕیارمان داوە یەکی یازدەی هەموو ساڵێک بیکەینە ڕۆژی هەزار بەڕوو لە ناوەندی کەلتوری چۆمانەوە و هەڵمەتە بەڕێوە ببین بەو بەپێی هەستکردنمان بەوەی کە دارستانە خۆڕستکەکانمان درەختە خۆڕستکەکانمان ڕۆژ بە ڕۆژ بەرەو لە ناوچوونن هەم بەهۆی کارەساتی سروشتی و هەمیش بەهۆی دەست و کاری مرۆییەوە ڕۆژ بە ڕۆژ ئەمەش کە زیانێکی یەکجار زۆر گەورە بە دارستان و درەختە خۆڕستکەکانمانەگەیەنێ شوێنێکمان دەستنیشان کردووە بۆ ڕواندنی هەزار بەڕوو کە هاوینی ئەم ساڵ لە ئەنجامی کەوتنەوەی ئاگرێکدا نزیکەی 5,000 داری بەڕوو لێرەستۆتا بۆیە ئامانجبان بوو هەڵمەتەکە لێرە بەڕێوە ببین کە هەزار بەڕوو وەک قەرەبووی سووتانی ئەو دار بەڕوانە بکەینەوە ئەو جارە هەم پەینە هەم زبڵ ڕاوست بەقورعان ئەو خۆڵە پان داوی پان لەسەر تەنیشتەکە داوی باش دەنا ئەوان بۆتانی هەیە نا لەسەر تەنیشتەکە داوی باش وڵا ئێرە پاشکەڵە بین بەسەر چەند تیمەکیدا تیمی 3 کەسی بی یا 4 کەسی سی تورەکە نوێیە هەری كريم